سڵاوتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. لە ڤیدۆی ئەمڕۆماندا باس لەو خوێندکارانە دەکەین کە چەند کاتژمێرێکی زۆر کۆشش دەکەن و هەوڵ دەدەن بەڵام دەرناچن یاخود نمرێکی کەم بەدەستدێنن. ئایا باشتر نییە زیرەکانە کۆشش بکەیت وەک لەوەی خۆت زۆرتر ماندوو بکەیت؟ بێگومان بەڵێ، چونکە هەر ئەم ڕێگەی وا دەکات ئەو کاتانی دەیتێ بە سعیکردن بە زیایە نەڕوات و بە کاتێکی کەمتر زۆرترین بابەت سعی بکەیت. هاوکات نمرێکی باشتریش بەدەست بێنیت، هەروەها کاتت لێ بمێنێتەوە بۆ ئەوەی ژانێکی هاوسەنگ بژیت، واتە هەم بخوێنیت هەم بگەڕێت و گەشت بکەیت. هەروەها هەم فێری ئەو لێهاتووانە ببیت کە لە داهاتوودا خزمەت بە ژیانت دەکەن. هەر بۆیە چەند ئامۆژگارێکی گرنگمان بۆ ئامادەکردوون تا زیرەکانە سعی بکەن. بۆیە تا کۆتایی ڤیدۆکە بینەر بن. هەمان زانیاری بە ڕێگەی جیاوازتر فێر بە، واتە تەنها یەک شێواز و یەک ڕێگا مەگرە بەر بۆ سعیکردن. چەندین توێژینەوە ئەوەیان دەرخستووە کە ئەگەر بێت و هەمان زانیاری بە ڕێگەی جیاواز فێر بیت یارمەتی خانەکانی مشک دەدات تا بەردەوام چالاک بن و زووتر زانیاری وەربگرێت و زانیاریەکان هەڵبگرێت. کەواتە بۆ فێربوونی شتێکی دیاریکراو ئەتوانیت ئەم ڕێگەی بگریتە بەر. سەرەتا ئەو زانیارانی کە لە قوتابخانەدا لەسەر دەفتەر نووسیوتەن بخوێنەرەوە، پاشان هەمان زانیاری لە کتێبەکەت بخوێنەرەوە. ئەگەر دۆزیتەوە لە یوتیوب بە دوای هەمانوانەدا بگەڕێ، هەروەها بە دوای سەرچاوی زانیاری دێکەدا بگەڕێ لە ئینتەرنێت، واتە لە سایتەکان یاخود لە گوگڵدا بە دوای زانیارەکاندا بگەڕێت. هەروەها دەتوانیت بە بەکارهێنانی نەخشەی زیهنی زانیارەکان کورت بکەیتەوە. لە کۆتاییدا دەتوانیت ئەو زانیارانی کە فێر بوویت کەسێکی دیکە فێر بکەیت. بە دڵنیاییەوە پێویست ناکات کە هەموو ئەو خاڵانە بە یەکجار ئەنجام بدەیت، بەڵام کە ویستت سعی بکەیت هەر جارە و خەڵێکیان پێڕەو بکە، نەوەک هەموو جارێک ڕێگەکانی پێشووتر بگریتە بەر، واتە تەنها لەسەر دەفتەرەکەت یاخود لەسەر کتێبەکەت سعی بکەیت. لە جیاتی ئەوەی تەنها یەک وانە لە تەواوی ڕۆژەکەتدا سعی تێدا بکەیت هەموو وانەکان لە ڕۆژەدا بخوێنە. ئەگەر ڕۆژانە سعی لە هەموو وانەکاندا بکەیت ئەوە یارمەتی یازگەت دەدەیت کە باشتر بێت. واتە بۆ نمونە تەنها داتاناوە لە ڕۆژێکدا تەنها سعی لەوانی بیرکاریدا بکەن، کەواتە ئەگەر بێت و وانەی بیرکاری بە نمونە وەربگرین، ئەگەر بێت و ئەو ڕۆژە تۆ تەنها سعی لەوانی بیرکاریدا بکەیت، ئەوە دڵنیات دەکەمەوە زانیارەکانە زووتر بیرەچێتەوە، چونکە هەموو بابەتەکانی دەچنەوە سەر یەک، واتە تەواوکەری یەکترن و لە یەکتریەوە نزیکن، ئەشێت زووتر بیرت بچێتەوە و مێشکت بابەتەکان تێکەڵ دەکات. بەڵام ئەگەر بێت و ڕۆژەکەت دابش بکەیت بەسەر ئەم چواروانەیەدا، بۆ نمونە بیرکاری، کوردی، عەربی و بایۆلۆجی، لێرەدا چواروانی جیاوازت هەیە، بابەتەکان لە یەکتریەوە دوورە تا ڕادەیەک، بۆیە لە کاتی سعیکردندا مێشکت بە هیچ شێوەیەک زانیاریەکان تێکەڵ ناکات. بۆیە باشترە کە بەم شێوازەوانە بخوێنیت، واتە هەموو وانەکان لە ڕۆژێکدا بخوێنیت، هەروانە و کاتی خۆی بەرێ، نەزیاد نەکەم. ڕۆژانە زۆر گرنگە کە پێداچوونەوە بە وانەکانی ئەو ڕۆژەتدا بکەی کە خوێندووتە، نەوەک بۆ کاتی تاقیکردنەوە هەڵیان بگری. ئەم ڕێگەیە یارمەتی مێشک دەدات کە زانیاریەکان لە یازگەی کورتخایەنەوە بۆ یازگەی درێژخایەن بگوازێتەوە و هەوڵ بدە ئەگەر دەکرێت لە قوتابخانە لە پێشودا بنیشیت بۆ ئەوەی باشتر ئاگات لە مامۆستا بێت. خۆت لەو ئەمڕازانە ڕزگار بکە کە خەیاڵت بەرش و بڵاو دەکەن لە کاتی سعیکردندا. دوورکەوە لە وەڵامدانەوەی نامەکان و سێرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان، یان بەدەم سعیکردنەوە سەیری تەلەڤیزیۆن بکەیت. ئەمە وات لێ دەکات خەیاڵت بڕوات و کەمتر بەرهەمت هەبێت لە سعیکردندا. بە شێوەیەک زانیارەکان کۆبکەرەوە بنووسەرەوە کە دواتر پێداچوونەوە تێیدا ئاسان بێت بە بەکارهێنانی وێنە و دروستکردنی خشتە و نەخشەی زیهنی. هەروەها ئەو ڕێگەیە هەڵبژێرە کە بۆ تۆ گونجاوە و خێراتر فێر دەبیت. ئەم خاڵە کەمێک سێر دەردەکەوێت، بەڵام زانیارەکان بە هیچ شێوەیەک لەسەر کۆمپیوتەر مەنووسەرەوە، واتە هەوڵ بدە با دەستنووسی خۆت بێت. ئەمە ڕۆڵێکی بەچاوی هەیە لە بیرهێنانەوەی زانیارەکان لە مێشکدا، چونکە کاتێک خۆت بەدەستی خۆت بابەتەکە دەنووسیتەوە ئەوە بەدڵنیاییەوە ئەگەری بیرچوونەوەی کەمترە. زیرەکانە سعی بکە لە ڕێگەی تاقیکردنەوەی خۆت لەسەر ئەو پرسیارانی کە لە بابەتەکەتدا خوێندووتە، واتە خۆت پرسیار بۆ خۆت دابنێ، وەڵامیان بەرەوە و زیاتر ورد بەرەوە لە وەڵامی کە دڵنیانیت لێی. زانیاریەکان بەستەرەوە بە شتێک کە پێشتر فێر بوویت. توێژنەوەکان ئەوەیان سەلماندووە هەتا زیاتر ئەو زانیارە نیوانی کە وەری دەگریت بیبەستیتەوە بە زانیارە کۆنەکانت کە پێشتر فێر بوویت، ئەوە زووتر و ئاسانتر وەری دەگریت. بۆ نمونە دەتوانیت بیر لە خڕۆگەسپیەکانی خوێن بکەیتەوە، وەک ئەوەی ئەوان ئەفسەرن و پارێزگاری لە جەستت دەکەن. چەند کاتێکی پشودان تەرخان بکە بۆ خۆت. بە تەرخانکردنی چەند کاتێکی ڕێکوپێکی دیاریکراو بۆ پشودان، بەرهەمداری و توانایەتگە چەند قات بەرز دەبێتەوە،
کەواتە ژیری نییە ئەگەر خۆت لە ژوورێکدا ببەستیتەوە و 6 کاتژمێر لەسەر یەک سەعی بکەیت وا بیر بکەیتەوە کە سەعی باشت کردووە لە بیرت بێ ڕاستە کە زۆر سەعیت کردووە بەڵام بە خێرایی لە بیرت دەچنەوە بۆیە باشتر وایە 25 بۆ 30 خولەک سەعی بکەیت پاشان نزیکەی 5 خولەک پشوو بدەیت بەڵام لە کاتی پشوودا هەوڵ بدا لە مۆبایل و کۆمپیوتەر دوور بکەویتەوە هەر کاتێک تەواو بووی لە سەعیکردن ئەوە خەڵاتی خۆت بکە ئیتر ڕەنگە شتێکی سادە بێت وەکو پیاسەکردن یاخود شتێک بخۆیت با بیر و هۆشت لەسەر کارکردن بێت نەوەک ئەنجام یەکەم ئامانجت لە سەعیکردن و خوێندن با بریتی بێت لە باش تێگەیشتن و فێربوون نەوەک بەتەنها بەدەستهێنانی نمرەی بەرز بڕی پێویست ئاو بخۆرەوە و ئاگاد لە جۆری خواردنەکەت بێت بڕی پێویستی ئاو کە لە 8 پەرداخ ئاو کەمتر نەبێت پێویستە ڕۆژانە بیخۆیتەوە پاشان وەریابە لە خواردنی چەور و قورس کە گەدەت درەنگ هەرسی بکات چونکە چالاکیت بە ڕێژێکی بەرچاودا دەبەزێنێت بڕی پێویست بخەوە بۆ ئەوەی توانای یادگات زۆر بەهێز بێت بڕی پێویست بخەوە ئەمە وات لێ دەکات بە شێوەیەکی باشتر و خێراتر فێر بیت نووسن لە نێوان 6 بۆ 8 کاتژمێر زۆر باشە بە پێی کەسەکانیش دەگۆڕێت بەردەوام ورزش ئەنجامدا ڕاهێنانی ورزش دەبێتە هۆی باشترکردنی یادگە و توانای جوڵە و چالاکیت لە خەمۆکی دوورت دەخاتەوە و توانای بەرهەمت زیاد دەکات بۆیە ڕۆژانە بەلایانی کەمەوە 15 خولەک بۆ 30 خولەک باشترە کە جەستەت بجوڵێنیت خوێندکاری بەڕێز هەوڵمەیە لە یەک کاتدا هەموو ئەو خاڵانی ئاماژەمان پێدا پەیڕەوی بکەیت بەڵکو هەر جارێک لە ساییکردنت سوود لە خاڵێکان وەربگرە هەر کات بوو بە خۆتیاددا ئەو کات دەتوانیت بچیتە خاڵێکی تر و خاڵێکی دیکەیان پێڕۆ بکەیت هەروەها وەکو ئاماژەمان پێدا هەوڵ مەدە بە تەنها نمرەی بەرز بەدەست بێنیت سەرەتا هەوڵ بدا زانستەکە فێر بیت پاشان هەوڵ بۆ نمرەی بەرز بە بۆیە فێربوون زۆر لەوە زیاترە کەوا تۆ تەنها هەوڵی بەدەستهێنانی نمرەی بەرزی بۆ بیت بەڵکو پەیوەستە بەوەی کە چەندێک هەوڵ دەدەیت و چەندێک خاڵی بەهێز لە خۆدا دروست دەکەیت لە کۆتاییە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرم